بارەیەکی فراوان دژی مالیکی کرایەوە و بافڵ تاڵەبانیش دەوێت گورزێکی دیکە لە بارزانی بدات. شەڕع ناوچەکانی پێشووی هەسەدەی پێناپارێزرێت. داعشیش بە ڕێژەی 150 هێرشەکانی زیاد کردووە. 5 حزبی ڕۆژهەڵاتی کوردستان هاوپەیمانێتیەکیان پێکێنا. سەرچاوەیەکی عێراقی ڕاگەیان لە ناو چوارچێوەی هەماهەنگیدا ڕێکەوتنێکی چوارقۆڵی کراوە بۆ کشانەوەی کاندیدکردنی نووری مالیکی بۆ پۆستی سەرۆکوەزیران. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە کە لایەنەکانی ڕێکەوتنەکە بریتین لە قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسایبی ئەهلی حەق، هادی عامری ئەمینداری گشتی ڕێکخراوی بەدر، عەمار الحەکیم سەرۆکی ڕەوتی حکمە و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران. لەلایەکی دیکە وەک ئاماژەیەک بۆ بێئومێدبوون لە ڕێکەوتن لەگەڵ پارتی دوو ڕۆژە بافڵ تاڵەبانی لە بەغدایە و زۆرینەی لایەنەکانی شیع و سوننەشی بینیوە بە پێی زانیاریەکان ناوبراو کار بۆ ئەوە دەکات بەبێ ڕێکەوتن لەگەڵ بارزانی پرسی کاندیدی سەرۆک کۆمار لە نێو هۆڵی پەرلەمان بۆ حیزبەکەی یەکلا بکاتەوە. لەگەڵ کشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە ناوچەکانی ڕەقە و دێرەزوور ڕۆژ دوای ڕۆژ نائارامیەکانی ئەو دوو شارە زیاتر دەبێت بە پێی داتایەکی نوێی میدیای سووری بە بەراورد بە سەردەمی دەسەڵاتی هەسەدە لە ناوچەکە. ڕێژەی هێرشەکانی داعش لە ناوچەکە بە ڕێژەی 150% زیادی کردووە. دوێنێش بە فەرمی پاژماوەکانی داعش جیهادیان دژی ئەحمەد شەرع ڕاگەیاند و داوایان لە هەموو خانە نووسوەکانیان کرد دەست بەکار بن لە هێرشەکانیاندا لە سنووری دێرەزوور. چەند سەربازێکی سەر بە حکوومەتی دیمەشقیان کوشت و چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی داهاتووش هێرشەکانیان زیاتر بێت. ئەمە جگەلەوەی بەشێک لە چەکدارانی عەشایری عەرەبی ناوچەکە ناڕازین و بەهۆی ئەوەی حکوومەتی سووریا هیچ حیسابێکیان بۆ ناکات بەو پێیە چاوەڕێ دەکرێت دۆخی ئەمنی ناوچەکە زیاتر ئالۆز ببێت. ئەوەش پیشانی دەدات کشانەوەی هەسەدا چ مەترسیەکی لەسەر ناوچەکە دروست کردووە. محەممەد نەزیف قادری ئەندامی دەسەی کارگێر و بەرپرسی شاندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕاگەیان هاوپەیمانەتیەکیان لەژێر ناوی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران پێکێناوە. ناوراوتیشی پاشتاوتوێکردنی دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لەگەڵ لایەنە سیاسیەکان بە بەشداری بەرپرسی یەکەمی هەر 5 لایەنەکە بڕیاری پێکێنانی هاوپەیمانەتیەکە دراوە. ئەو 5 لایەنەی هاوپەیمانەتیەکەیان پێکێناوە پێکدێن لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، پارتی ژیانی ئازاد پژاک، پارتی ئازادی کوردستان پاک، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و سازمانی خەباتی کوردستانی ئێران.